بەڕێزم پرسیارێک هەیە خۆشەویستەکانم، پرسیارێک هەیە زۆر جار ئەکرێ، ئایا ئەو ئاوانەی کە لە گیانی ئینسان دەرەچێ، ینی وەسمان لە پێشی ئینسان دەرەچێ، کامیان پیسە و کامیان پاکە و کامیان دەستنوێژی پێویستە دەستنوێژی بۆ بگریتەوە و کامیان پێویستە ئینسان خۆی بۆ بشوە. خۆشەویستەکانم، ئەو ئاوانەی لە پێشی ئینسان دەرەچێ بریتین لە میز و طبعاً پیسە و پێویستە دەستنوێژی بۆ بگیرێتەوە. هەروەها مەڤیمان هەیە، مەڤی ئەو ئاوە لیقەیە کە وەکو لیکی ئینسان وایە لە کاتی شەهوەت و بیرکردنەوە لە ینی کاتی ئارەزووی ئینسان بەرزە بێتەوە، پاش ماوەیەک ئەو ئاوە دێتەوە، هەستیشی پێ ناکە ئینسان کاتێ دێتەوە، کاتێک تەماشاکە گیانی تەڕ بووە، ئەوە پێوترێ مەڤی. ئەوە پێویستە ئینسان خۆی لێپاک بکاتەوە و دەستنوێژی ئینسان ئەشکێنێ و پێویستە تەنها دەستنوێژی بۆ بگریتەوە. وەدیشمان هەیە، وەدی لە کاتێکە کە ئینسان قووەتێک ئەکات، شتێکی قورس هەڵەگرێ، شتێک ینی پێوترێ پاشمیز، ئەو پاشمیزەیش تەنها پیسە و پێویستە دەستنوێژی بۆ بگیرێتەوە، دەستنوێژ ئەشکێنەوە پێویستە دەستنوێژی بۆ بگیرێتەوە. جۆری چوارەمی ئەو ئاوانەی کە لە گیانی ئینسان دەرەچێت لە پێش بریتە لە مەنی. مەنی ئاوی ئینسانە، تۆوی ئینسانە کە پێوترێ بەزر و پێوترێ نوتفە بە عەرەبی و تەڵخە، ئاوێکی لێڵی تەڵخە. ئەو ئاوەیە کە ئەگەر هاتەوە، هەر کاتێک ئەو ئاوەیە هاتەوە، ئەوە ئینسان لاشەی گران ئەبێ، یعنی لەشی گران ئەبێ، پێویستە خۆی بشوە و ئەو ئاوە خودی ئاوەکە پیس نییە، با لە جلوبەرگیش تەنها ئەیشۆری ئەگەر تەڕ بێ لەبەرەوەی پێوە دیار نەبێ و ئەگەر وشکیش بێ ئەیوەرێنی، هیچ کێشەیەکی نییە، لایەنی پیس نییە، لای زۆربەی عولەما یعنی پیس نییە. ئەگەر چی کۆمەڵێک ئەڵێن پیسە، بەس خۆی ئەسڵەوەی پیس نییە، بەڵام ئەوە هیچ دەستنوێژ ئەشکێنێ، لەو لاشەوە لەشیش گرانەکە، پێویستە ئینسان خۆی بشوە. ئەگەر ئاو دەست کەوت، ئەگەر ئاویش دەست نەکەوت، ئەوە تەیەموم ئەکات بۆ هەموو نوێژێک.